ئەو هەنجیرە وەک تێری ئەلبانە، هەنجیری خۆمانە وەک تێری ڕەشۆشی خۆمانە. ئەو هەنجیرە دوو قەڵەم لە هۆرنداوە لۆمان هات، یەکیان لە جێشی دێمی چاندمان بەدەست ئامانەدا، یەکیانیژەوەتان لەو خوارەوە بێعەمدی خۆمانە ئەوە ئاوی تەرکیب دەشۆر ببنی دەڕوا 12 مانگ. ئەوە بوویە و ڕسکا و ئیتر بە ئینتاج بوو، جوان بوو، هاتین ئیتمامان پێدا قەڵەممان لەوە وەرگرت و چاندمان و هەتاوە چینێ ئێستا ساری وا هەیە زستانان لە مانجی 20,000 30,000 بەس قەڵەم دەچینین لەو هەنجیرە. لە 12/6 ما هەنجیر لەو هەنجیرە وا دەکەینەوە، ئەگەر بێ و دووجێ نەدەیە بنی، داری نەدەیە بنی، ئەگە داری نەدەیە بنی ئەوها بەرەبتەوە سەرعەرد، ئەوەندە دەگری هەمووی بەرەبتەوە سەرعەرد. بەس گەرما داهات ئاوی دەوێ، زبر و چیمیایی بکەیە بنی وشکەبی، هیچ سەمادێک نابی بکەیە بنی، هیچ دەرماناتەچی ناوێ، شوشتنی ناوێ، بەس تەنها گەرما داهات ڕۆح و ژیانی ئاوە وەک برنج. ئەو هەنجیرە وەک تێری ئەلبانە، هەنجیری خۆمانە وەک تێری ڕەشۆشی خۆمانە. تێری ڕەشۆشی خۆمان 3 کیلۆ 4 کیلۆ شیری تێدایە، هی ئەلبان 15-20 کیلۆ شیری تێدایە. ئەمانە چینێ؟ ئەوە فەرقی عەرد و عاسمانە.